جا حەسەن محەممەد بەرپرسی مەسەدا یان بەرپرسێکی مەسەدا دەڵێت گەماڕۆی سەر کۆبانی هەنگاو بە هەنگاو هەڵدەگیرێ و دوای جێگیربوونی ئاسایش دیلەکانی شەڕ لە نێوان هەسەدە و دیمەشق دەگۆڕدرێنەوە. بە پێ ڕێکەوتنی سی کانونی دووەم هەسەدە دەبێتە هاوبەشێکی فەرمی سوپای سووریا و فیرقەی سەربازی خۆی دەبێت دەزانن کە لەو لاسێ لیوا و لە کۆبانیش لیوایەکی دەبێت لە فیرقەکەیە. حەسەن محەممەد دەڵێت ئەم ڕێکەوتنە وەک ناناوەندیبوونێکی هەنگاو بە هەنگاوە کە تێیدا هەسەدە چەندین پۆستی باڵا وەردەگرێت وەکو بۆ نمونە پارێزگاری حەسەکە وەرگرتەوە بریکاری وەزیر وەردەگرێت. محەممەد علی جەختی کردەوە کە پۆستەکانی ئێستا کاتین و لە داهاتووە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بەشداری هەموو پارتەکان دەتوانن بەشداری بکەن و ئیرادەی گەل ئەو کاتە بڕیارەدا کێ بەرپرسیار بێ و کێ بەرپرسیار نەبێ. ئەنجا ئەمانە وردەکاری زۆری تەیە بەڵام لە ئەوانە گرنگتر لە پۆست و هەموو ئەوشتانە گرنگتر بەڕاستی بابەتی کۆبانەیە گەماڕۆی سەر کۆبانەیە برسێتی و نەهامەتی و نەداری خەڵکە. دەمەوێت لەم بارەیەوە لەگەڵ لەیلا ئەحمەد گوتەبێژی ئۆفیسی پێدا لە کۆبانێ گفتوگۆ بکەم کە بەسپاس وێستا ڕاستەخۆ لەگەڵمە. لەیلاخان بەیانیت باش دۆخی کۆبانێ وەکو دەگوترێت زۆر خراپە لە ڕووی خزمەتگوزاری و یعنی نان و ئاو و کارەبا و هەموو خزمەت گوزاریەکانەوە مافە سەرەتایەکانەوە دەتوانی هەندێک لە دۆخەکەم بۆ بگوازیتەوە؟ ڕۆژ باش بەڕاستی ڕەوشی کۆبانیانها پڕ خراپە یعنی ئەم کۆنم بێژن پشتی اتفاقا هاتی چێکردن بەلکی هینەک نەفەس دا ملت بەلکی هینەک ملت ژوێ ڕەوشی هانەک و مەترسی هانەک و کۆبانی هەر چۆر هاڵیادا دۆر پێچە بێت هەندر کۆبانی کەبنە وێ کۆمکۆژی هاتە چێ بکنە بەلکی هینەک ڕەحەتی هاتە چێکردن پشتی بێ اتفاقی و پر کسی بگیرن گندی خواه یعنی گندی هان نیزک ای کسی هان که بگیرن گندی خواه لنه هر کس بگیریو کسی هان دسینوری هریمی عربا دا و نگیریون هین دندر کوبانی دانه یعنی استا کوبانی دور پیچ کراوه لجر گمارویا اری هین دور پیش کریه نیزی ڕێگەیە کۆریدۆرێک نییە بۆ هاتوو چۆکردن بۆ پێداویستی خواردن و وەخواردنەوەوانە براستی دەستپێکێ سەدی سەد دور پرشکری بوو تشتێکی کو دەرباسە هەندر کوبانی دەتەنەبێ vê dawî belkî hinek nefes carek du tişne derbas bû lê nedway astê de nekonî bû xizmetkêj belkî kobanî pir zehmetî tê de çêkir kobanî bajarekî biçûk e bil esas kesî hane ku ji reqê ku derketin piranî hatine kobanî ji ber ku ew ne xelkê kobanî bûn kesî ji Îsa derketî xelkê kobanî bûn wê nêzîkî bûn nefesek heye ew nefese çi ye ke detwanirê hatî نتنفسه بس امکان بیشن جار که آن دیا غالبون هینک تشتین پیدوین جیانی پر بسیط یعنی نگیشته هر کسی کوشبر نگیشته او کسی هانه قد هندر مکتبه داد هندر اکادمیا داد هندر یعنی اسا رخرا و هاوکاری و نتوی گرتوکان اسا لوینین نان امکانم به او خدمتی هان سدیسد ناتگرن ام هین هر تشتنه ام هین کهرباتنه ام هین انترنتنه آفتنه خلکین دوی مترسیده هین کوچ شیری زاروکا رو خلاص به یعنی افجی استنگیا که پر مزنه کو شیری زاروکا نمایه دبستان جیهان کو زاروک تیدا هر نه دبستان تنه دوی درکه دا گی ملت کوچ بره روش خرابه یعنی هر کی دچه خرابتر دبه یعنی اری بلکی ساخلمی چوایه یعنی نخوش سودکان اوانی که پیوستیان به دروی کوبانه اوانی نخوشی درێژخایانیان هەیە مزمینیان هەیە والله او کسی ها نکنه خواش کو که درکبن در به کوبانی نکنن یعنی اجبر کو تاوی کو او مترسیه نویرن درکبن هرن دهندر کوبانی دا درمان تنه درمان هر کی دچه کم دبه بلکی هینک دکتور هبن بلکه او هبن لپر او دکتوری هانا کو پاسپور هانا کو این خوشین گران تننه درمان تنه یعنی بۆچی ئەم دۆرپێچە هەتا ئێستا بەردەوامە یعنی سەبەب چییە دەگوترێت کۆبانێ ڕێگە نادات قووەی ئەمنی بێتە ناو کۆبانێەوە
سەبەبەکە ئەوەیە ڕاستە هێزی ئەمنی وەزارەی داخلیە هاتوون براستی بلکه هیزی امنی ام بیجه بنابی ممرک انسانی هاتی چه کرنه لی دوی ویجی کسی کوبانی نکنم در کبن مترسی هیج برکو در حقی کسان دا کمکوژیشی هاتنا چه کرنه جبرکو اونا پر جاران لگوتنی خودی در ناکبن جبر به یکی او ملتی کوبانی داجی او بریاره دایه یعنی پرانی خواد بی امش کوبانی در ناکبن يعني جهه ما ولات ما ام دركبن كوبا هرد فاجبر بيكي ام بهفدرا جيونا كبرومات او جي هفدرا مرنا كبرومات يعني اف بريار خلق كوباني يجي يعني ام كانن بيجبر بيكي درنا كبنا يعني باشا داخواسيه ولا سركرداتي كرد لروجافاي كردستان شي لا مظلوم عبدي لا استا بارزغاري حسكه هي يعني دبيت شي كان لقال دمشق او سي هفتيا كوباني لجير دور بيتا بلكي براسته يعني جبو كوباني طيبات منديا كوباني هي بلكي اف طيبات منديا الجهنا دهاتنا بارستنجي يعني امزانن ها لهفكرنا كتير شكرنا اد الخط ماشي غلاره لجيه هون كودجي عربه او جي التماسي كردو عرب يعني بلكي هناك او هاتا شكرن او امبيجن او حاجزي مشترك 4-5 حاجز مشتركاتنا چیکرن الجهه که دینه جوین هاتا چیکرن ما بینی وجه عشیر عرب و کردا لگنده که نیزی گندی کرد و عرب لگنده بسکه هات چیکرن هنک الهف کرن تینا چیکرن لا ام هین دروشی ام بین دور پویش کرنه در نکتنه روشی که حرف تشتنه يعني آب هونكو هري مهم آب جيتنايا كهرباء جيتنايا يعني دربان جيتنايا دبستان جيتنانا يعني ام دروشك براستي هري خراب دانك و تبي ويجي ام بيجن يعني ام بله دیاره وتد انترنتش خراپه و انترنتکی خوشت بسرا برز لیلا احمد گوته بیجی اوفیسی پیدا لکوبانی و لگلم بوی سپاس بو بشداری کردن